ئەمەنی 6 ساڵە چی پێ دەکرێت دا فەقیرە من دارێ قسەش نازانێتن ینی نەخۆشی داونی هەیە نەخۆشی داونی هەیە ئەدی ینی ئەوە نییە برێ پێ بکرێتن دەنجی هەر بڕی لێیاندا ینی مندارە چی فەقیر بێزەڕ و نایان گرت ینی دەشیان خوارەگە برام نەچوو بە ینی گوت چۆ گوتی بزانام مریشکە گرتیان چیە دەبینیەوە گرتیان ینی لۆ خواردنێش بەرەبەر ئەلێرە ڕئەپیستە سەرە هەموو لێ بیتەوە ئەو جێ ئەوە یان هیچ نەما 6 و عاف دەبوو ئەمە شەروەندە پێ ڕاگەیشتن بین لە خەستەخانە برام چوو بە دەرێ گوت بزانام سانەستەکان لەوێن دەرتەمەشا دەکات وا برام لە بن دەستیان برا 6 ساڵەکەم و ئەوش قوتار دێکا و فەقیری ئەوی زۆ خراپە چکە دیتیتیکە ئەو هەموو خینە و ئەو پیستە سەرە لێ بیتەوە جێ لێ ینی جێ بوویتە دوو کەرتەوە یعنی زۆر شتێکی ناخۆشە ینی ئەوەی ببینیتن بەرگە ناگری ڕاستی سە لە هەموو جێشی زۆر بووە ناهاو لێرێ لە گوندی لە هەموو جێشی زۆر بووە سەی دەگرن حکوومەتیش پێ خزمەت ناکرێت زۆرە سەیەکان ینی ئەگە لە نابدرێ زۆر باشترە شتێک کە زەڕی هەبوو ئەوەندە زیاد بچی لێ دەکە ینی با لە هەر لەو جیانە خزمەت بکرێن بەس ئەوەی دەرە زیاد دەکات لەوەی زیاد دەکات